سڵاوڕێ ساوڕێیان هیوادارم باش و تەندروست و سەلامەت بن. ڕۆ زۆر بەدووادا چوونم کرد لە ڕاگەیاندنەکانی باشوور هیچ یەکێکیان هۆکاری ڕاستەقینەی چوونی نێچیروان بارزانی لە بۆ سلێمانی باس نەکردی. هەمووی باسی کۆمەڵک شتی گشتی دەکات، بەڵام من دەمەوێ باسی هۆکارە ڕاستەقینەکەتان دەبێت. هاوڕێیان، پارتی نێچیروانی پارتی دوو ڕووی هەیە لە ناو بنەماڵەی بارزانی. ڕۆکی دیکتاتۆری و سەرکوت و ئەو شتانە و لەلایەکدا دەنێن کە مەسرۆر بارزانی سەرۆکایەتی کە لایەکەی کەشی نێچیروان بارزانیە وەکو کۆتری ئاشتی نیشانی مەیدەداتە. ئەوە کاتی خۆشی کە بارەگاکانی یەکگرتووی ئیسلامیان سوستاند، هەر نێچیروان بارزانی چوو سڵعەکەی لە بۆ کردن. وەقتی بارەگاکانی گۆڕانیشیان سوستان لە هەولێر هەمان شت بوو. هەفتەی شوباتی هەر نێچیروان بارزانی بوو. سڵعی پەرلەمانی کوردستان و دەرکردنی دکتۆری یوسفیش هەر نێچیروان بارزانی بوو. لەبەرەوەی مەسعود و کوڕەکانی خۆیان پێ شتێکی زۆر میمە نانێن لەو شتانە دابین. بە هەر حاڵ بچینە سەر ئەسڵی سەردانەکەی. هاوڕێیان، ئەسڵی سەردانەکەی نێچیروان بارزانی لە بۆ سلێمانی بریتیە لەوەی کە خەڵک و حکوومەت و دەستگاکانی ڕاگەیاندنی شتێ بگەێنیتن لەبەر ئەو سەردانەی بوو نەچووە داڤۆس. لێ مەسرۆر بارزانی نات کە ئەسڵەکەی وانی، ئەسڵەکەی ئاوایە. مەسعود بارزانی ئەوە سێەم جارە داوا لە نێچیر دەکات، نەک داوا ئەمری پێ دەکاتن کە نابی ئەو وستە ئەو سەردانە نوێ دەوڵەتیانە دەبی مەسرۆر بارزانی بچیت. هەردوو سەردانەکەی ئیمارات، ئەوە سەردانەی داڤۆسش. هاوڕێیان، ئێمە هەمومان دەزانین مەسرۆر بارزانی بەهۆی دۆسیەی دەستگیرکراوانی بادینان لە ڕووی دیبلۆماسیەوە سەفر بووە، هیچی نمایە کە ئەوەی ڕووە جوان و دیبلۆماسیەکەی پارتی و بەلای حکوومەتی هەرێم و پارتی هەمووی تێکەر کردیە نێچیروان بارزانی. ئێستا نێچیروان بارزانی وەکو دەڵاڵێکی لێهاتیە لە بۆ مەسعود و ئەولادەکانی لەوەی ئەو بارە لارەی کە بەهۆی دەستگیرکراوانی بادینان و دزی و فوزی و دیکتاتۆریەتی مەسرۆر بارزانی دروست بووە ڕاست بکاتەوە. یعنی بە کوردیەکەی لێرە پارتی نێچیروان بارزانی وەکو دەڵاڵێک بەکاردێنی لە بۆ مەسعود و ئەولادەکانی لەوەی بتوانی باری لاری دیبلۆماسیەتیان ڕاست بکاتەوە. ئەگەر نا ئەمە هەمومان دەزانی نە مەسعود نە ئەولادەکانی هیچ یەکێکیان حیسابی ئەوەندەی لە بۆ نێچیری ناکە. ئەوە خەریکە نێچیرکرد و باری دەکەن و هەموو شتەکانی لە دەستدەستینەوە. بینە بەرچاوتان هاوڕێیان، کەسی نزیکی نێچیروان بارزانی شەوکەت عەسکۆ، ئەحمەد عەسکۆ کە کەسی نێزیکی نێچیروان بارزانێ، برایەکەی کە دەکات کەسی نزیکی ڕەوانی برای کە ڕەوان بە خۆتان بزانن سەرپەرشتیاری ئەمنی و دزی و گەندەڵەکانی نێچیروان بارزانی ئەو دەیکاتن. ئەویان گردیە لە سزنە نایاسایەکەی سەری ڕەش سزنیان کردیە نێچیروان بارزانی ناوی فزای بکە بەرەوەی پێی ناکرێت، نەک پێی ناکرێت دەرەقەتیشی نایە. ئەوە ئێستا نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی یەک لەو خاڵانەی کە لە ڕاگەیاندنەکان باز دەکرێت گوایە هێزی پێشمەرگەی یەک بکەینەوە. دەی ئەوە ئێستا کوڕەکەی مەسعود بارزانی هەر ئەو ڕۆ ڤیدیۆیەکم بڵاو کردەوە، ڤیدیۆەکەی لە لینکیش دادەنێم لە یەکەم کۆمێنت دادەنێم. کوڕەکەی مەسعود بارزانی کە کەمترین دەسەڵاتی لە ناو کوڕەکانی بابۆ کە لێنایە بابۆ، ئێستا خەریکی دروستکردنی سوپایەکە تەنها بارزانیەکان مافیان هەیە لەوێن دەربەشدار، هیچ کەسێکێنە سوپایەک دروست دەکەن. ئێوە من لە کۆرێشتا میلیشای یەکەی هەفتە و هەشتا نەبووینەوە، ئەجێ یەکە چ کەشی دێتە سەرێ خوا دەزانی یەکەی بابۆی ناوی چییە. بەڵام زیاتر لە 2000 کەسن تفاق و چەک و تەقەمانیەکانشیان لەسەر حیسابی ملیمەی هاوڵاتیە، لەسەر حیسابی موچە خۆرانی هەرێمی کوردستانە و موچەکانیشیان هە لەسەر حیسابی خەڵکی کوردستانە کەچی چۆ لە سلێمانی دەرێ هێزی پێشمەرگەی یەک بگرتەوە یان چۆ ناوماڵی کورد ڕێک بخاتەوە. یعنی هاوڕێیان ئەوە لەلاتان ڕوون بی مستەعیلە
پارتی نا کورە پارتی نما شتێک نمایە بە ناوی پارتی مەسعود و ئەولادەکانی مستعی لە ڕێگا بدەن نێچیروان بارزانی دەستکەوتی ڕێخستنەوەی ناوماڵی کوردی ڕێک بخە مەسەلەکە ئینتیخاباتە دابەشکردنی زۆنزۆنانەیە خلاص بڕۆ هیچکە لە گۆڕێ نییە ئەجینا هەر ئەو پارتی و یەکێتێنە هەتا ئەو ڕۆژ لە ڕاگەیاندنەکە هەزار قسەیان بە یەکتر دەگوت خێرە ئەوڕۆ چۆوان دەستی لە ناو دەستی پاڤڵینە ئەو باسی ئەوان کە ناکەم ئەوانێ دەعامیان بە دەعامی یەکتر وە نایە ئەدی لۆ هەتا دوونی جیان لێ نەدەکرد مەسەلەکە وەکووتم دوو شتە یەک ئەوەیە دووبارە ئەو دزی فزیە مابەینە ڕێک بخەنەوە ناوماڵی کورد هەشتەک نیە بە ناوماڵی کورد مەساڵە و دزی فزی نێوان پارتی و یەکێتی ڕێک بخەنەوە دووش نێچیروان بارزانی ئەو شەرمەزارەیە کە لە ڕێی مەسعود بارزانی و تووشی بووە لە سەرخۆی لا بداتن چوویتە سلێمانی هاوڕێیان پارتی و یەکێتی ئەو دوو بنەماڵێ پارتی و یەکێتی نەها ئەو دوو بنەماڵەیە وەکو ئەکتەریان لێ هاتیە ئەکتەری سینەمایی ڕۆژێک دەوری دز دەبینن ڕۆژێک دەوری خائین دەبینن ڕۆژێک دەوری پاڵەوانی نیشتیمانی دەبینن ڕۆژەش هەر بەخۆیان دز و گەندەڵن ئێستا ڕێک دابەشکردنی ئەو دەورانەیە پارتی و یەکێتی دوو بنەماڵەی دز و گەندەڵن هەر ڕۆژێ بە بەرگێک خۆیان دەپۆشن لۆی خەڵکی کوردستان و من و تۆ هەڵبخەڵەتێنن لۆی سبەینێ بچینەوە دووبارە بێ بژی پارتی بژی یەکێتی دەنگدانە دەنجیان پێ بدەن دژی عەرەب ڕابۆستن کورە نەکەن ها عەرەب قەت ناتانی بێتەوە باشووری کوردستان هەتا دەستوری عێراق مابیتن عەرەب ناتانی بێ لە کوردستان حکوم بکە لەبەرەوەی لە دەستوری عێراق دەرێ هەر بڕیارێک لە گۆڕانکارێک لە دەستوری عێراق بکرێت دەبی سێ پارێزگا دژی بن ناتوانێ ئەو بڕیارە یعنی ئەوە لە خەیاڵتان بستە دەرێ بەڵام ئەوەی کە زۆر واریدە و لەو زوانەش دەکرێتن کە هەموو بیانەکانیش دەرێن ئەو قەوارە نامینێ مەبەستیان لە قەوارەکە نییە مەبەستیان لەو دزی فزیەیە کە پارتی و یەکێتی پێیان ناکرێت پارتی و یەکێتی ناتوانن بە پێی دەستوری عێراقی نەفت بفرۆشن ناتوانن خاڵە سنووریەکان بپارێزن بە خۆیان ئەوە سەلاحیاتی حکوومەتی ناوەندیە چێ تەوقیعی کردیە هەر مەسعود و زەرات تاڵەبانی بوون خۆم نەتو نەبوون هەر ئەوان بوون لە بەرخاتی پارەی لە بەرخاتری ئەوەی کەمەک پارە وەگرن وەختی پۆل بنیمەری نەهاتن برێن کۆنفیدرالیمان دەوێتن کاکەمە بە فیدرالی ڕازی نە بەس 1.5 ملیۆن مام بدەنێ ئەوان بوو ئەو خیانەتیان لەمە کرد لە بەرامبەر هێزی داگیرکەر ئەوە هەتا ناو هەولێرە هاتیە تورک قسەیان نییە بەڵام دەیانەوێت لە بەرامبەر بەغدای کە دەوێت قوت و موچەی خەڵکی کوردستان بگەڕێتەوە داهاتەکان بە یەکسانی دابەش بکرێت لۆ جیرفانێ قۆڵەکانی بنەماڵەی بارزانی تاڵەبانی نەچی ئێستا دەیانەوێت خەڵک گامژە بکەن دووبارە برێن کاکە ئەو بەغدا دەوێت کوردستان داگیر کاکە بەغدا ناوێت کوردستان داگیر کە ناوێت حکمیشی بکە بەغدا دەیەوێتن ئەو دزی و فزیە کە پارتی و یەکێتی لۆ خۆیان دەبەن بلەرە خەڵکەکە کاتەکی خۆش ماڵ ئاوا باوەڕ بەوانە مەکەن ئەوانە چەتەی سیاسیدا زوویان دران دەبی لە دادگای گەل دادگایی بکرێت